پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئایا پێتان نەڵێم ئەلا ئەخبركم بأفضل من درجة الصيام والصلاة والصدقة ئایا پێتان نەڵێم شتێکتان پێ نەڵێم کارێکتان پێ نەڵێم پاداشتەکەی لە پلەی نوێژ و ڕۆژ و خێر و سەدەقە گەورەتر بێ ئایا پێتان نەڵێم یعنی شتێکتان پێ نەڵێم مسلمانان طبعا هەمووتان حەزی لێکن یعنی شتێک لە نوێژ خێری زۆرتر بێ لە ڕۆژ و خێری زۆرتر بێ لە سەدەقە و خێری زۆرتر بێ بەڵێ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا بەلا یا رسول الله فەرمووی ئیصلاح ذات البین فەرمووی چاکردنی نێوانی دوو مسلمان ئیتر دوو مسلمانەکە ژن و پیاوێک بێن دوو مسلمانەکە باوک و کوڕێ بن دوو مسلمانەکە دوو برا بن خوشک و برایەک بن خەڵکێکی غەریب بن تۆ ئیصلاحی نێوانیان بکەی کارەکەت ئەمەندە گەورەیە لە خێری نوێژ و ڕۆژ و سەدەقەش گەورەترە لە حەدیثی ترە هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم ما عمل ابن آدم شيئا أفضل من الصلاة وصلاح ذات البين وخلق حسن فرمووی ئینسان چەندێک کاری کرد بێ هیچ کارێکی ئەوەنەی ئەم سێ کارە گەورە نییە نوێژ ئیصلاحی بینی مسلمانان دوای ئەوە ئەفەرمێ ڕەوشتی جوان یعنی ئەم کارانە لە کارە هەرە گەورەکانی تۆی مسلمانە لە کارە هەرە گەورەکانی تۆی مسلمانە تەنانەت خۆشەویستەکانم تەسەورەکەن زەکات بۆ هەشت جۆر کەسە بێ یەکێ لەو جۆرە کەسانە الغارمینە خوای تەعالا لە سورەتی تەوبە ئایەتی 60 باسی ئەو کەسانەکە کە دروستە زەکاتیان پێ بدرێ هەشت جۆر کەسن یەکێک لەوانە الغارمینە ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و غەیری ئەوانیش ئەڵێن یەکێک لە جۆرەکانی قەرزار یعنی غارمین یعنی ئەوانەی کە قەرزارن کابرایە کە دەوڵەمەندیش بێ هەتا بەڵام پارەیەکی قەرز کردووە بۆ سڵحی بینی دوو عەشرەت زەلامێکە پیاو معقولێکە پیاوێکی ژیرە فامیدەیە لە دین و دنیا ئەڕاتە بینی دوو عەشرەتەوە ئەڕاتە بینی دوو تیرەوە ئەڕاتە بینی دوو کەسەوە بەڵام لەوێ خەسارەکە ئەبێ پارە بدە لەسەر مەوزوعی پارە کێشە هەیە لە نێوانیانە ئەم ئەڵێ کاکە گیان سەیرەکە ناگەن بە یەکتری ئەم باز داوای دەفتەرێکەکەوە ئەم داوای دوو دەفتەرەکە و ئەوی شەڵێ کاکە بیخەنە بینتان دەفتەر و نیمێک و ئەم شەڵێ کابرا وا دەفتەرێکە داڵێ وەڵا برا من ئەوە نادە ئەوی تریشیان ڕازی نابێ بۆیە ئەم لەو بینەیە پارە ئەدا ئەڵێ کاکە لەسەر من ئەکەوێتە نێوانیان و پارە ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نەسیحەتێکە بۆ یەکێ لە ئەسحابەکانی فەرمووی سوالکردن دروست نییە پاڕانەوە لە خەڵکی بۆ پارە دروست نییە ئیلا لە چەند حاڵەتێکانە بێ ئیلا لە چەند حاڵەتێکانە بێ یەکێک لەو حاڵەتانە فەرمووی کابرایەکە پارەیەک ئەدا بۆ سڵحی بینی دوو تیرە دوو قەوم بۆ ئەوەی کوشتار نەبێ لە بینیانە بۆ ئەوەی کێشە نەبێ لە بینیانە ئەو کەسە دروستە زەکاتی پێ بدرێ و دروستیشە پارە کۆ بکاتەوە بۆ ئەو مەوزوعە با خۆشی دەوڵەمەند بێ ئاخر ناکرێ هەرچی پیا و معقول هەیە ناکرێ پیا و معقولەکانمان بۆ سڵحی بینی خەڵکی هەرچی پارەیان هەیە سەرفیکەن با خۆشیان دەوڵەمەند بن بەڵکو هەر پارەیەکیاندا بۆ سڵح دروستە لە زەکات پیان بدرێتەوە دروستە لە زەکات پیان بدرێتەوە ئەمە قەولی ئیمامی شافعیە و قەولی ئیمامی ئەحمەدیشە